لە پارێزگای هەڵەبجا خۆپیشاندانی بەرفراوانی مامۆستایان و وانەبێژان و فەرمانبەران بەڕێوەچوو جەختیان لە بەردەوامی بایکۆت کردەوە و دەڵێن بێ بەدەستێنانی دەسکەوت ناگەڕێنەوە قوتابخانە. ئێمە بەردەوامین، ئێمە لە پرۆسەی پەروەردان ئێستا ئێمە لە قوتابخانە دابڕاین لەناو هۆڵەکانە لەسەر شەقامەکان هەمومان وانە ئەڵێنەوە، وانەی نادادی ئەڵێنەوە دوژێ و زوڵمەی لێمان نەکرێت، کردنەوەی دەرگای مەکتەبیان نەکردنەوەی ئێمە پێمان وایە پرۆسەی خوێندنی ئەم ساڵ 23-24 تەواو بووە، ئەوەی ئەکرێت تەنها بەڕێکردنە. بە شانازیەوە ئەمڕۆ شەرەفی بەشداریمان پێبڕا لە درێژترین خەباتە، خەباتی بەرگریکردن لە مافی خوراومان، ئەوەی کە ئێستا گوزەرێت ململانەیە لە نێوان ئیرادەی مامۆسایان و ملهوڕی دەسەڵاتدا. وێنە و دیمەنەکان بۆ ئێمە چەند بارەیە، بەڵام پێمان وایە ئەبێت ئەم ساڵی یەکلاییکردنەوەی بژاردەی بایکۆت بێت لەگەڵ دەسەڵاتی بێهەست و بێباکدا. لە هەر یەک لە قزاکانی سەیسادق و شارەزوریش خۆپیشاندانی مامۆستایان بەڕێوەچوو بەڕێپێوان جەختیان لەسەر بایکۆت کردەوە. داوامەکەمان هاتۆتە سەر شەقام و ئێمە ئەوەی لامان گرنگە کە ئەوەیە دەنگی ناڕازی بەردەوامە لە شارە زوورەوە ئەو خەڵکە بە بەردەوامی هاتۆتە سەر شەقامەکان. ئێمە دەنگێکی ناڕازین و بەڕێژ ناکەین بۆ دەسەڵاتە گەندەڵا و ئێمە بلەنگی نامان بەرز کردوێتەوە. ئێمە بەردەوامی لە بایکۆت تا ئەو کاتێک ئەگەی بە من نەتیجە و بە مافی خۆمان. ئێمە لە زیاترەوە نزیکی 5 مانگە لە سەر داواکاریەکانی خۆمان بەردەوام بین، تەنیا دووشتە ئەرکی خۆم بەرێ مافی خۆم پێ بە ئەرکی خۆم جێبەجێیەکەم، بەڵام تا ئێساکی هەموو بەرپرسان و کاربەدەستانی پەروەردە زۆر خەمسار بوون لەم بوارە. ئێمەش بڕیارمان داوە بەردەوام بین لە داواکاریەکانی خۆمان. کازارێن ملیۆنەهای ئەدرێ بە گۆرانی بێژ و سەماکەر و خەڵکی لەشفرۆش پەرژین بێ بۆ ئەم مەجلیسا هێنەرێ ئەدرێ بە ئەوانش ئاڵێن بۆ مامۆسایەک نەبێ بۆ گۆرانی بێژەکە بێ بۆ سەماکەرێکە بێ بۆ ئەو هەموو تلیاکە و ئەو هەموو عەرەقە و ئەو هەموو بەزم ڕزما هێنەرێتە کوردستانەوە بۆ سەر لێ شێواندن و وێڵکردنی گەنجی موسڵمان گەنجی ئەم کوردان میلەتە بۆچی معاشی فەرمانبەرەکان نییە، بۆ هیم تەقاوتەکان نییە، بۆ هیم کەم ئەندامەکان. فشارەکان لەسەر مامۆستایان بۆ شکاندنی بایکۆت و کۆتاییانان بە ناڕەزایەتیەکان زیاتر بووە، بەڵام مامۆستایانیش بەردەوامی بە ناڕەزایەتیەکانیان دەدەن و وەک خۆیان دەڵێن ناچنە ژێرباری ڕەشە و فشارەکان و جەخت لە جێبەجێکردنی داواکانیان دەکەنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.